ئەو خانمە وێنەکێشێکی گەنجە. شریهان هەر لە منداڵیەوە پەنجەکانی ئاشنایی وێنەکێشان بوون. ئێستاش وەک وێنەکێشێکی سەرکەوتوو بەردەوامی بە هونەرەکەی دەدات لە قەزای کەلاردا. خولیایەکی مناڵی منە، دیارە لەگەڵ گەورەبوونمدا من زیاتر برەوم بە ئیشەکەدا لەبەرەوەی کە حەزم لێ بوو، هیوایەتێکی مناڵیم بوو. ئەویش کاتێک چوومە پەیمانگای هونەرە جوانەکان و پۆلیسیم تەواو کرد، لە پەیمانگاشەوە لەوێشەوە چەند لە ڕێگەی کۆمەڵێک هاوڕێمەوە من ئاشنای سەنتەری گەنجان بووم. ئەو قوتابخانەیەکی تایبەتی بۆ ڕێڕەوی هونەری خۆی هەڵنەبژاردووە و سوود لە هونەر دەبینێت وەکو ڕێگایەک بۆ دەربڕینی دونیای ناوەوەی بەدەرەوە. زیاتر حەزم لە ئیشەکانی ڤانکوخە، ئەویش لەبەرەوەی ڤانکوخ زیاتر لە ئیشەکانیان ڕەنگی شین بەکارەهێنێ، ئەویش کە شین هیوایەتی منە و گڵۆبە ڕۆژەش کە ئەویش هیوایەتێکی ڤانکوخ بۆ دیسانەوە منیش زۆرم حەز لێتی، لەبەرەوە پێم خۆشە زیاتر ئیشەکانی ڤانکوخم زیاتر بەلاوە جوانە. بۆ هەر هونەرمەندێک هونەر پەیامێک هەڵدەگرێت. شریهان لە ڕێی چەندین کاریەوە لە ڕابردوودا ویستوویە ئازارەکانی ژنان لە کۆمەڵگادا پیشان بدات. من حەزم لێ لە ڕێگەی تابلۆکانەوە ئەو ئازاری کە ڕوبەڕووی ئافرەتە بێتەوە بخەمە سەر تابلۆکان، لەبەرەوەی ئێمە لە کۆمەلگایەکین زۆر تووشی کێشا بینەوە، زۆر ڕوبەڕووی قسەی کۆمەلگا و کللتور و دابوونەریتە بینەوە. من هاتووم زۆر جار لە ڕێگەی تابلۆکانەوە ئەم ئازارە دەرئەبڕم. ئەم خانمە شێوەکارە پێی وایە ئەو سنوورانەی کۆمەلگا بۆ هونەرمەندێکی ژنی دادەنێت دەبنە لەمپەر لە بەردەم دنیای هونەریدا. کۆمەلگا ئەگەر هەر تۆ بتەوێت دەست بە هەر ئیشێک بکەی، کۆمەلگا ڕێگریت لێکە ئەگەر تەنانەت ئیشەکە باشیش بێت. کۆمەلگاکان و ئیشێکی پێ قبول نییە، بەڵام منیش تووشی لەمپەر هاتووم، زۆر تووشی کێشە هاتووم. مەسەلەن تابلۆیەکم دروست کرد لەبەرەوەی لایەک لە کۆمەلگاکە پێی وا بوو کە ئەمە کێشەیە بۆ سەر ئەخلاقی کۆمەلگا. من لە بەهۆی ئەو تابلۆوە تووشی قسەلۆکێکی زۆر هاتم، تووشی ڕخنەیەکی زۆر هاتم. سەرڕای هەموو ئاستەنگەکان شریهانی وێنەکێش لە ئێستادا بەردەوامی بە هونەرەکەی دەدات و هەوڵ دەدات لە ڕێی کارە هونەریەکانیەوە دەردەسەری مرۆڤەکان پیشان بدات. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، قەزای کەلار.